با نەتخەڵەتێنێت چی؟ تقلب الذين كفروا في البلاد. تقلب واتا هاتنو چونو و آلو غوريو يعني جيان بري كردني أهلي دنيا أهلي كافر لولاد دا كبا إسراحتي خويان دينو دچن تجارة بازرگاني دكن سفر و سياحة دكن باونت خلطين أي محمد عليه الصلاة والسلام. أما بو إيمش أي مسلمان باونت خلطين بونو منكسك جنسي أمريكي هي جنسي بريطاني هي بونو منا بكيف خوي شوي بويت هر ولاتي شي بويت بإسراحة سفري بو دكايانا بالي بو سياحة بو هر شوينك بروا دتواني بالي تجارة لقال هر شوينك بكا بالي بو إكاك جنسي أمريكي هي برام جنسي بريطانية تو نازاني باش أي تويكي مسلمان أو شتاد نية لجياني دنيا دا في البلاد لولاتان دا ناتواني آوا هلسو كوتو قرانو هاتنو چون كي زور قرسة جاري مادام ريشت هيا أو هر هيج لو سيترى ولو سيترى لو مطار دجيريد بو وركاك تحقيقات چه دلتو داعشني چه دلتي انتي تبينيا بو چونك اويك حرب مسلمان بو ندخوي لخوي دا تومت لاي اوان كواتا او ازاديي كبو كافريك هيا لهمو وڵاتانی جیهاندا دەسوڕێتەوە دێت و دەچێت و بۆ بازرگانی و بۆ سیاحەت و گەڕان و سەفرا بۆ تۆیەکی مسلمان هەیە نەوەڵا نییە ئەمریکیە کە بێ بەیانی بێتە هەولێر بێتە سلێمانی بچێتە بەغدا هەر یەکسەر بڕیار دەدا و بلیتەکە دەبڕێ و بەیانی لە هەولێرە ئەی تۆیەکی مسلمان بتەوێت سبەی بچی بۆ ئەمریکا بۆ نمونە بۆ عیلاجی نەخۆشێک ئەمە چوونی چی ئەمریکا چی وا باسان دەتوانی بچیت تۆ جارێ دەبێ مقابلە بکەی جارێ دەبێت داوای ڤیزە بکەی جارێ دەبێ چەند مانگ چاوەڕێکی تاوەڵامت دەدرێتەوە جارێ دەبێ نازانم چی بخەوێنیت لەبری ئەوەدا یعنی دوایش کە دەچی وا بە ئەسراحەت و ئاسان ناچیت باشە ئەو ئازادیەی کە کافرێک هەیەی بە کەیفی خۆی دێو دەچێت لە وڵاتدا ئەمە تەسیر لە مسلمانێکی ئیمان لاواز ناکات تەسیر دەکات پاشە بۆ منیش وەکو ئەو نەژیم بۆ منیش وەکو ئەو نەژیم ئەگەر ئافرەتێکی ئەمریکی خۆی بەجل بەڕووتی دوو بست قوماشی لەبەر بێ بەس بۆ هەر کوێیەک بڕوا فەرموو لێ دەکرێت چ لە وڵاتی کافر بگرێت چ لە وڵاتی مسلمانیش مع الأسف بەڵام ئافرەتێکی داپۆشراوی پۆشتەی عابا بەسەر بیەوێ سەفەرکا بۆ وڵاتێک ئەوەندە لێ قورس دەکرێ ئەوەندە ناڕەحەتی دێتە پێشی بێزار دەبێ جایا بڕیار دەدا ئەو سەفەرەم هەر نەویست هەر نایکەم یا کە ئیمانی لاواز بێ وەڵام من ئەو جلە تەواو ئەو جلە کۆت و زنجیرە وازی لێ دێنم دەبێ وازی لێ بێنێت ناڕەحەتە خوای پەروەردگار دەزانێت ئەم واقعەکە هەیە بۆیە پێمان دەفەرمێ مەخەڵەتێن بەوەی کە کافرەکان بە ئیسراحەتی خۆیان دێن و دەچن لە وڵاتان جا بۆ سیاحەت و کەیف و سەیفەی خۆیان بێ بۆ بازرگانی و تیجارەتیان بێ بەوە نەخەڵەتێیت وابزانی ئەوە هەموو شتێکە وابزانی ئەوە زۆر مهمە نە بەڵکو مەتاع قەلیل ئەوە ڕابواردنێکی زۆر کەمە ڕابواردنێکی کەمە لە دنیادا ڕابواردنێکی کەم ڕادەبوێرێت بۆ تۆ داینە چەندێک دەژیت ڕابواردنێکی کەمی دنیاە ئەمە لە دنیادا ئەی لە دوای ئەو ڕابواردنە کەمەی دنیا کە ڕای بوارد متاع قليل ثم مأواهم جهنم لپاشانیش حاڵی ئەو کەسە کافرانە کە لە دنیا ئازاد بوون ڕایان دەبوارد لە دوا ڕۆژیشدا شوێنی ئەوان جەهەنەم و دۆزەخ و ئاگرە هیچێ هی کافر بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ الدنيا سجن المؤمن وجنة الكافر دنیا سجنی مسلمانە ئیماندارە و بەهەشتی کافرە کافریەک بەهەشتی هێویش لە دنیاە چییە بەهەشتەکەی ئەوەی بە کەیفی خۆی ڕادەبوێرێت دەچێت زینا دەکات دەچێت عەرەق دەخواتەوە دەچێت ئەوەی کە بیەوێت سڵ ناکاتەوە دەیکات لە دنیادا
لە وڵات بۆ وڵات سەفەر دەکا کەس ناڵێ بۆچی هاتی لەکوێ هاتی بۆکوێ دەڕۆیت تەواو مشکلەی نییە ئەو بەهەشتەکەیەتی کافرەوە باش دەکەیت بەڵام ئەو بەهەشتە چەندێک دەخایەنێ خوای گەورە فەرمووی چی مەتاع قەلیل ڕابواردەیەکی کەمە برا زۆر کەمە یعنی کەمی دنیا ئینسانی عاقڵ بیری لێ بکاتەوە هەروە دەکەیت و ساڵ دەڕوا وا دەکەیت و ساڵ دەڕوا تۆ چەندێک دەژی 6 ساڵ بژی 7 ساڵ بژی 8 ساڵ بژی کاکە وات کردو کۆتای هات ئەی بەهەشتەکە تەواو بوو بڵێ ئەی دوایە و بەهەشتەی دنیا چی بۆ هەیە ثم مأواهم جهنم شوێنی ئەوان جەهەنەمە ئاگرێکی هەتایی پەنا بەخوای پەروەردگار ڕۆژی قیامەت پێیان دەوترێ ئەذهبتم طیباتیکم فی حیاتیکم الدنیا ئێوە خۆشیەکان و لەزەت و ڕابواردنەکەتان هی خۆتان بەشی خۆتان برد لە ژیانی دنیا برتان تەواو لە ژیانی دنیا بە کەیفی خۆت ڕاددەبوارد سڵت نەدەکردەوە لە حرام ئەوە حرامە ئەوە دروست نییە ئەوە نابێ ئەوە مەکروهە ئەوە زینایە ئەوە ڕیبایە ئەوە قەدەغەیە شتیوانە بوو لایەتان تەواو بەهەشتەکەتان کۆتایی هات دنیا کۆتایی هات ئێستا مەواهم جەهەنەم وبئس المهاد خراپترین شوێنی حەوانەوە و نیشتەجێبوون تیادا قەرارگرتن خراپترینی کوێیە جەهەنەم پەنا بەخوای گەورە یعنی وەرە تۆ لە سەفەرێکی دوور و درێژ بیت ناڕەحەت و ماندوو ئەشکەنجەی زۆرت بینی لەو ڕێگایە ئێستا دەتێ بگەیە شوێنێک ئیستیقرار بکەیت ئارامی تیادا بگریت و ئۆقرە بگریت و تەواو منزڵی کۆتایی دەبێت چاوەڕێ دەکەی بەس بگەیتە ئەو شوێنە کەچی ئەو شوێنە جەهەنەم بێ پەنا بەخوای گەورە وبئس القرار وبئس المهاد مهاد جمعی مهدە مهد یعنی بێشکە ئەها مناڵ چی هەیە بێشکەی هەیە لانکی هەیە لە ناو ئەوێدا نەرمترین و خۆشترین شوێنە بۆ مناڵ خوای گەورە دەفەرمێ مەهد و لانە و بێشکەی کافرەکان کە لە دنیا ڕادەبوێرن و هەموو دنیا هەموو بیلات شوێنیانە بە کەیفی خۆیان ئێستا مەهدی ئەوان کوێ دەبێت لە قیامەتدا ئاگری جەهەنەمە پەنا بەخوای گەورە